لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان تا ئێستا لەسەر ئەنگاوەکانی ئەنجامدانی ڕفراندۆم ڕێک نەکەوتون. زۆرینە لەگەڵەوەن پێویستە بەر لە ئەنجامدانی پرۆسەکە نێوماڵی کوردیەک بخرێتەوە و زەمینەیەکی لەبار بۆ ڕفراندۆم بڕەخسێندرێت. کۆمەڵی ئیسلامی کوردستان دەڵێت بەم ڕەوشانە لەبارەی ئێستاوە ناتوانرێت بچینە نێو پرۆسەیەکی نیشتیمانی و نەتەوەییەوە، بەڵکو پێویستە بەر لار شتێک دۆخەکە ئاسایی بکرێتەوە و دواتر پرۆسەکە لە ڕێگەی دامەزراوە شەرعی و یاسایەکانەوە هەنگاوی بۆ بنرێت. ئێستا هیچ بارودۆخێک لەبار نییە بۆ ئەنجامدانیان پرۆسەیە. یەکەمیان یاسایەکی نیان پرسە ڕێک بخە. ئەم پرسە لە دەسەڵاتی تەشریعی پێویستە دەربچێت کە بریتێ لە پەرلەمان، دامەزراوەی کارای پێویستە، ئیشکردنی پێویستە لە دامەزراوە یاسایە نێو دەوڵەتیەکان، ئیشرافێکی دەولی پێویستە کە نەتەوەی گرتوەکان سەرپەرشتی بکە. ئەم پرسە بەم وەسعەوە نەخۆشێکە گەرزەخت و شەکرەی هەبێ بە هیچ شێوەیەک نەشتەرگەری بۆ ناکرێ. ئێستای دۆخی هەرێمی کوردستان زۆر نالەبارە، پێویستە زۆر باش بچێتە پێش و قۆناغەکانی ئەو نەخۆشیانی چارەسەر بکرێ بە کێشەوە نەچینە ناو پرسی ڕێفراندۆمەوە. بزوتنەوەی گۆڕان دەڵێت ئەوەی کە ئێستا کاری لەسەر دەکرێت ئەوەندەی مزایدەیەکی سیاسیە، ئەوەندە پەیوەست نییە بانگاونان بۆ پرۆسەیەکی نیشتیمانی وەک ڕفراندۆم. ئەوەی کە ئێستا پێوتری ڕفراندۆمەوە یاریکردنە بە ڕفراندۆم، گەمەکردنە بە ڕفراندۆم و ڕفراندۆم نییە. ئەوە بزنسێکی ترە لە بزنسەکانی سیاستمەدارانی کورد کاری لەسەرەکەن. ئەوە بێنرخکردنی خودی ڕفراندۆمە. ڕفراندۆم ئیرادەی خەڵکە، ئیرادەی خەڵکی دەبێت هەموو لایەنە سیاسەکان لەسەر اتفاق بکەن. بۆیە هەنگاوی یەکەم مەفروض وایە کار لەسەرەوە بکرێتەوە کە مؤسسات دروست بکرێتەوە، دەستورمان هەبێت، بڕیاری سەربەخۆیی بدەین کە بڕیاری سەربەخۆییماندا ئەو کاتە بخرێتە ڕفراندۆمەوە، کاتە ئەبێ یوئێنیش چاودێر بێت، لایەنە سیاسەکانی عێراقیش دەبێت، عێراقیش چاودێری ئەوە بێت کە ئەم ڕفراندۆمە ئەکرێت بۆ یەکلاکردنەوەی ئەو پرسە. بەڵام بە پێچەوانەوە پارتی دیموکراتی کوردستان سوورە لەسەرەوەی هەنگاوەکانی ئەنجامدانی ڕفراندۆم ڕانەوەستێت و ئەگەر پەرلەمانیش کارا نەکرێتەوە پێویستە پرۆسەکە ئەنجام بدرێت. ئومێد دەکەم کە حیزبە سیاسیەکانی کوردستان بای ئەوەندە گەورە بن ئەم پرسە بدەنە ڕفراندۆم و ئەرکی دەستوری و یاسایی ئەم وڵاتە یەکلا بکەنەوە. ئەگەر پەرلەمانیش نەبێ زۆر ئاسایی و یاسایی و دەستوریە پرسی ڕفراندۆم بۆ هەر پرسێکی تر ئەنجام بدرێت. بڕیارە لە کۆتایی ئەم ساڵدا پرۆسەی ڕفراندۆم لە باشووری کوردستان ئەنجام بدرێت، بەڵام وادەکەی لە کاتێکدایە تا ئێستا لایەنەکان لەسەر هیچ کام لەو خاڵانە ڕێک نەکەوتون کە پێویستە بکرێتە بنەما بۆ ئەنجامدانی پرۆسەکە. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.